سڵاوت لێبێت نوێترین فیلمتان عرض ئەکرێت لە سینەماکاندا ڕاستیە سەبارەت بەو ڕۆڵی کە خۆت بینیت لە ئەم فیلمە سینەمایەوە ئەو ڕۆڵی کە پێت درابوو چۆن بوو بەلاتەوە؟ بەنیسبەت خۆمەوانەیە ئەتوانم بڵێم هەوڵمان ناوە هەموو جارێک کاتێک کاراکتەری ڕۆڵی تیابینی جیاواز بێت هەموو ڕۆڵەکانی تر خۆشببختانە نەک هەر من توانم بڵم تەواوی ئەو هونەرمەندە ئازیزانی کە لە فیلمەکە بەشدار بوون توانیویانە ڕۆڵەکانیان بەجەستە بکەن بە شێوازیشکە نواندن بکەن ئەدا بکەن کە ئەمە بۆ خۆی وەزیفەی هونەرمەند ئەوەیە کە بتوانێت کاتێک کە ڕۆڵێکی ڕۆڵێکە بینێ جیاواز بێت لە کارەکانی پێشووتری بۆ هیوان کە توانی بێتوان زافێکمان قسبێتە سەر کارەکاری کەمان و جیاوازیەشی ڕها ببینرێت لە شێوازی نواندنە. خۆشببختانە کارەکە زۆر بە شێوازێکی جوان بەجەستە کرا تەواو بوو بەرهەمێنرا وەکۆبینی سەر لە شاشەی سینەماکانی کوردستان نمایشەکرێت. بەردەوام لەگەڵ کاک ئەحمەدە لە هەموو فیلمێکا بەیەکەوە ئەم بەیەکەوە بوونێتان دەرهێنەرەکان داواتان لێکیان هەندێک جارێک خۆشتان داواکەن ئەڵەن با لە فیلمێکا بەیەکەوە دەرکەوین. وەکو فیلمەمە یەکەم جارمانە من و کاک ئەحمەد بەشدارە بین چونکە من چوار بەرهەمم کردووە بڵین لەم ساڵانی ئەخیرە بەم فیلمەوانێک کاک ئەحمەد یەکەم جارە لەگەڵ منابەر کەوتنمانەیە و ئیشەڵڵا خوایە بێت و عمر باقی بێت کارەکانی کەمان بەیەکەوە بێت و بوونی ئەویش لەگەڵ من ناتوانم بڵێم زیاتر تاقەیەکی باشتر دەداتێ نرجێکی باشتر دەداتێ چونکە بەڕاستی کاتێک تۆ ئەکتەری باشت لەگەڵا بێتوانی تۆش زیاتر هەوڵ بیت کارەکە جوانکەی ڕۆڵەکە جوانترکەی لەم کارە خۆشببختانە بەریە کەوتونی توانیمانە هەریەکەمان بە ڕۆڵێکی جیاواز ئەدای خۆمان بکەین. ئەوەی تا ئێستا بینیومانی تۆک و ئەکتەر بینیومانی هیچ پلانێک هەیە لە داهاتووە وەکو دەرهێنەر فیلمێک یا درامایەک دەربهێنیت؟ ئەتوانم بڵێم یعنی وەکو کاری دەرهێنانیش احتیمالە بتوانم ئەو کارە بکەم بەڵام نامەوێت ئەو وەزیفەیە ببینم چونکە بەڕاستی کاتێک کە تۆ بتەوێت نواندنیش بکەیت و دەرهێنانیش بکەیت کارێکی سلبیە کاتە سەر تواناکەت چونکە تۆ ئەبێ ئاگاد لە نواندنەکەت بێ ئاگاد لە ئەحساس بێ لە ئەدای خۆت بێ بزانی چۆن تەمسیلەکەی لەبەرەوە کاتێککە سەرقاڵبی بە دوو وەزیفەوانێ هەردووشیان کارەکەنە سەر یەکتری هەم لەوەی ئەخراجەکەش باش نەبێ هەم لەوە نواندنەکەش باش نەبێ لەبەرەوە من بیرم لەوە نەکردوێتەوانێ و ئەشتوانم بڵێم ئەوە وەزیفەی زیاتر دەرهێنە ئەوەیە کە کاری دەرهێنانەکە چونکە من لە شانوا بەڵێ لە شانوا ئەتوانم زیاتر کارەکانی خۆم لە شانوە لە ١٨ خۆم کاری دەرێنانم بۆ کردووە بەڵام لە فیلم ناتوانم دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوەش.